دڵنیام کە ئەگەر ئەم وڵاتە بەو شێوەی کە ئێستا دراوەتە بەر بڕوا هەز دەکەم کە ئێمە بەرەو تونێڵێکی تاریک یا بەرەو هەڵدێرێک هەنگاو دەنێین و ئێمە قسەی خۆشمان لە خەڵک نەشاردۆتەوە چ لە کۆبوونەوەی تایبەت کە ئێمە لەگەڵ برادرانی پارتیوێچێتی دانیشتین کۆبوونەوەی سێ قۆڵیمان کرد لە ڕۆژانی ڕابردوودا و چ لە چاوپێکەوتن لە بۆنەی گشتی قسەی دڵی خۆمانمان کردووە کە ئێمە لەوە گەڕێکە تێبینیمان هەیە لەسەر 26 ساڵی ڕابردووی شێوەی حکومڕانی ئەو دوو حیزبە کە ئەم وڵاتەیان بەو شێوە لێ کردووە کە بە بۆچوونی من شەق و پەقیان کردووە و حاڵێکی خراپیان بەسەر ئەم وڵاتە هێناوە سەرەت و سامانێکی زۆریان بە هەدەرداوە نەیان هێشتۆ هیچ دامەزراوەیەکی ساغ و سەلامەتمان هەبێ و یاسا پێشێل کراوە و مرۆڤ بوون و هاوڵاتی بوون بە پێوەەر نەگیراوە لە مامەڵەدا لەگەڵ خەڵکدا ئینتیمای حیزبی و ئینتیمای خێڵ و عەشرەت و دەڤەر و شار زاڵ کراوە بەسەر مرۆڤ بوون و هاوڵاتی بووندا ئەو ڕیفراندۆمەی کە دەویسترێ ئەنجام بدرێ هەلومەرجی نێوخۆیی بۆ ئامادە نەکراوە نێوخۆی چی وەکو هەرێمی کوردستان لە ڕووی سیاسی لە ڕووی ئابووری لە ڕووی کۆمەڵایەتی و چ نێوخۆی واتە لەگەڵ حکوومەتی مەرکەزیدا و هەروەها هەلومەرجی ئیقلیمی بۆ ئامادە نەکراوە و هەلومەرجی نێودەوڵەتیشی بۆ ئامادە نەکراوە بۆیە ئێمە مەترسی ئەوەمان هەیە کە بە حساب دەمانوێت هەرێمەکەمان بکەینە دەوڵەت وەکو من لە نووسینێکدا گوت بووم دەترسم کە وەکو کابرامان لێبێ کە بۆ ڕوشید چۆ بوو سمێڵیشی لەسەردانان هەلومەرجی هەرێمایەتی و نێودەوڵەتی بێمە ناڕەخسێنرێ خۆی نێوخۆمان بێمە دەڕەخسێنرا خۆ دەگونجا ئەو هەموو ملیارانەی کە بە هەدەر دراون هێندێکیان لێبێنینەوە خۆ دەگونجا خەڵک هێندە بێزار و نائومێد نەکرێ خۆ دەگونجا دامەزراوەکان وا پەک نەخەین خۆ دەگونجا بەو شێوە یاسا پێشێل نەکرێت